لانی دەرونی و زۆر مرتاحە ئەو ئەوانەی کە ئیشیان لەگەڵاکەی هەمویان بابەتی جوانکاری شتێتر حەزەکەی ئینسان خەڵکی جوانوین ببینێ. پیرۆزە چ بەشێک تەواو کردووە؟ بەش پەرستاری جوانکاریم تەواو کردەوە. لە بوارەی خۆتا کارە دەستکەوتووە؟ بەڵێ سپاس بەخوا زۆر بۆمان کە پێشەوەی دەست بکەین بە تەخەڕوج و بابەتی دەرچوون و ئەمانە ئیشمان دەستکەوتووە ئێکشمان دوای ئەوەی ئینشەڵا دەستمان تۆ لە بوارەی خۆتا کارەکەی ئێستا؟ بەڵێ. تا چەندێ مرتاحی لەو بوارەیە؟ زۆر لەبەرەوەی لانی دەرونی و زۆر مرتاحە ئەو ئەوانەی کە ئیشیان لەگەڵاکەی هەمویان بابەتی جوانکاری شتێتر حەزەکەی ئینسان خەڵکی جوانوین ببینێ. سپاس بەخوا هەمیش ئەو ئیشەی کە یەکەم سەربەرزانەیە زۆر سپاس بخوا. اینجا لە ئێستا ترێندە بابەتە جوانکاریەکان زۆر خەڵک ڕوتیا کردووە خەڵک حەزەکە پێستی جوان بێ حەزەکە بە جوانی دەرکەوێت. پیا و زیاترێکەیە ئافرەت کامیان؟ وەڵا تقریبان نیوە بە نیوە. زای کردەوە شەوە؟ بەڵێ بابەتی گرنگیدان بە پێستەکان بەڵێ بۆ هەردوو لاو پیەکەم. تۆ خۆ پێشداری چی بۆ پیاوانەکەی؟ وەڵا هەرەوەنە نەهێڵن دەموچاویان لەبەر خۆر زۆر بسووتێ و گرنگی بدەن بەو بابەتانەی کە پێستیان بە مڕەتەبی و بە شێداری هێڵێتەوە ئیتر بەسە بۆ ئەوان. بۆ تۆ سوشت دەکەن؟ وڵا بە پێست و بەپێی تەمەنەکانە گۆڕێتتر هەر تەمەنە شتێکی بۆ کوجا ناتوانم بڵێم بۆ تۆ کسبکە فلەر بکەم بابەتی دکتۆرەکانە ئێمە پەرستاری جوانکاری تەنها گرنگی بە پێستەیە نیچی تر. تەنها گرنگی بە پێستەیە. باشە بەنیازی زیاتر بخوێنی؟ وڵا ئەگەر خوا یار بێ ئینشەڵڵا. بەنیازی تا شۆ بڕۆی؟ وڵا ئەم بەشەی خۆم هەتا چەندێک بڕوا منیش لەگەڵ یاڕۆم ئینشەڵڵا. لە قۆناغەکانی خوێندن تا چێ زۆر هاوکارێ بوو لێرەوە سپاسیەکەی؟ عیلەکەم بە دەرەجەی یەک زۆر سپاسیانەکەم ئەنجا هاوکارەکانم لە ئیش کە من پێشەوەی خوێنیش تەواو بکەم هەر ئیشمە کرد ئەو کەسانی کە لەگەڵم بوون لە ئیش دایمە هاوکارم بوون زۆر سپاسیانەکەم و مامۆستاکانیشمان.